ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێ بێ دەیفەرموو کاتێک کە بەیانیت بەسەرا هات بە تەمای ئێوارە مەبە، و کاتێکش کە ئێوارەت بەسەردا هات بە تەمای بەیانی مەبە، هەتا لەشت ساغە شتێک پێش بخە بۆ کاتی نەخۆشیەکەت، هەتاکو لە ژیاندا ماوی شتێک پێش بخە بۆ دوای مردنت. ئێمەش ئەم تەمەنە کورتەی کە هەمانە با بیکەینە هۆکارێک بۆ بەختەوەری دنیا و قیامەتمان ئینشاءڵڵا. با هەوڵێکی زیاتر بدەین، خۆمان زیاتر ماندوو بکەین بۆ ئەوەی ئەو پەروەردگاری کە دروستمانی کردو و دەگەڕێینەوە سبەی بۆ خزمەتی، لە خزمەتیدا شەرمەزار نەبین، چونکە هیچ کەسێک فریامان ناکەوێت پاش ڕەحمی خوا ئیلا چاکەکانمان نەبێت. کەواتە خۆتمان دووکە ئەمڕۆ لە ژیاندای، بەڵام لەوانەیە سبەی موڵکی من و تۆ نەبێت. چەند کەسمان بینی ئالەم چەند ڕۆژە جلیان دووری بۆ جەژن، خوالیان خۆش بێ بەخوا لەبەریان نەکرد جەژن، خۆیان حازە کرد بۆ جەژن بگەڕێن، بەڵام جەژنیش کرا و ئەوان لەژێر خۆڵدان. ئەو هەموو گەنجە جوانە، ئەو هەموو خەڵکە جلەکانی لای خەیاتەکان، بەڵام نەیکردە بەری، فریان نەکەوت بیکاتە بەری، یاخود حازری کردو ئۆتووی کردووە بەڵام لەبەری نەکرد. ئەوە ژیانی دنیایە. لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان، جەژن خوای پەروەردگار دایناوە. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێناو خوادا ئامادە بوو کوڕەکەی خۆی سەر بڕێ. ئێوەش تواناتان هەیە قوربانی بکەن، با ئینسان چروک نەبێ، ڕەزیل نەبێ، بەخیل نەبێ. پارە بۆ کێ کۆکەیتەوە؟ مناڵ منەتی پێت هەیە؟ سبەی مناڵ چیت بۆکە؟ بەخوا دەستی تێ ناچێت زۆربەیان قوربانیەکەش بۆ بکەن. خۆت بۆ خۆت بیکە. مناڵ لە بەرسا نامرێ، دڵنیا بە. ئەوانەی کە هەتی و کەوتن زۆربەیان حاڵیان باشتر بوو لەو کاتێک کە باوکیان هەبوو. بۆیە قوربانیتان لەبیر نەچێت. دووەمیش ئەمڕۆ ئەم دوو سێ ڕۆژە و ئەم چوار ڕۆژە کە چۆ پێڵێن جەژن، ئەم چوار ڕۆژە چوار ڕۆژی ئەوە نییە خێزانەکانمان لە چکەکانیان فڕێ بدەن، بیان کێنە پێش سەیارەوە. تۆ ئەهلی مزگەوتی مزگەوت، تۆ ئەهلی جومعە و جەماعەتی، شەرم ناکەی لە خوا خێزانەکە سافیرەی لە پێشی سەیارەکە داتناوە، ئەم ماڵەوە ماڵی پێیەکەی لەچکی بەسەرەوە نییە، سنگی بەدەرەوەیە. شەرم لە خوا بکە، ئینسانی ئیماندار بێ، بەغیرەت بێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم یەکێک لە نیشانەکانی قیامەت ئەوەیە کەسانێکی زۆر دەبینی دێن بۆ مزگەوتەکان بە سەیارە ئیزدیحام دروستەکەن، لەبەر دەرگای مزگەوتەکانی ئیزدیحام دروستە بێ، وەنیساؤهم کاسیات عاریات، بەڵام لە ماڵەوە شنەکانیان، کچەکانیان، خێزانەکانیان سافیرن کاتێکە دێنە دەرەوە. بۆیە بە خاوەنی غیرەت بین ئینشاءڵڵا، با بە حەیا و بە حورمەت و خێزانەکانمان و کچەکانمان بگەڕێنینەوە کە دەسەڵاتمان بەسەریدا هەیە. بۆیە خۆشەویستان، لە کۆتاییدا دەڵێم خواواز لە نێو جەژنانە بێنن. والله حرامە، والله ناشەرعیە، والله مخالفەی شەرعی خوایە، والله بیدعەیە. ئەم نێو جەژنانە تەعزیەکان دووبارە تازە مەکەنەوە. ڕەحمەتی خواتان لێبێ، لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، شتێک مەکەن کە لە دینی خوادا جێگای نابێتەوە لەبەر حەیاچن. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لێمان خۆش بە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە. یا ڕەبی خوایە ئەم جەژنە بکەیتە مایەی خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خوایان لەو موسڵمانە و خۆشەویستانەمان خۆش بکە پێش ئێمە مردن، خوایان لە ئێمەش خۆش بە، خوایان دڵخۆشمان بکە، لە دەرد و بەڵاو کێشە وڵاتمان بەدوورکە، خوایان لە دەرد و بەڵاو کێشە وڵاتمان بەدوورکە، هێمنی و ئارامی وڵاتمان لێ نەشێوێن یا ڕەب العالەمین بەهۆی گوناه و تاوانەکانمانەوە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.